ستەم و کۆمەڵگە. ستەم و زوڵم و زۆر دیوە نەرێنی و ناتەباکەی ژیان، ئەوەی کە خۆشیەکانی ژیان تاڵ دەکات و جوانیەکانیشی دەژاچێنێ. زوڵم کە تەنانەت لە ناوهێنانیشیدا هەز بە دڵڕەقێکی زۆر دەکەیت، هەز دەکەیت لە ناو داکەوتەیەکی کۆمەڵایەتی ناداتپەروەردا ڕۆژەکانی ژیانت بەسارد و سڕی بەڕێ دەکەیت. زوڵم ئەگەرچی شێوە و شێوازی جیاجای هەیە، بەڵام لە ناوەرۆکدا یەک شتە، ئەویش بێ ئیرادەکردن و کۆیلەکردنی مرۆڤەکانە و ملکەچکردنیانە بۆ شتێک کە بە هیچ شێوەیەک هەڵبژاردەی خۆیان نییە. لێسەنەوەی ئیرادەی خواکردی مرۆڤ ڕەنگە لە زوڵمە هەرە گەورەکان بێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. سپاس و ستایشی بێپایان بۆ خوای گەورە، سپاس بۆ جەنابیشتان و داواکەین لە خوای گەورە ئەو زوڵم مستەمەی کە لەسەر مسلمانان بەگشتی و لەسەر مسلمانانی کوردستان بە تایبەتی وجود و حقیقەتێکی خوا لە سەرمانی هەڵبگرێ ئینشاءالله. بێگومان زوڵم یا هەر مستەلەحێکی تر بتەوێ قسەی لەسەرکەی پێش هەموو شتێ گرینگە پێناسەکەی بکەیت، بە پێناسەی چ لۆغەیی بێ چ ئیسڵاحی بێ ئەو کاتە بۆ دەرەکەوێت، چونکە هیچ شتێک ناناسرێ بەبێ پێناسە. هەموو علەمایان پێناسەی زوڵمیان وا کردووە وەضع شەیئی فی غەیری محەلیه ئەو فی غەیری مەوضعیه، بۆ ئەوەی کە هەموو کەس تێ بگات زوڵم ما نەزانی شتێکە لە چەند شتێکە قەتیز کراوەتەوە، بە پێی پێناسەکەی ئەتوانی هەموو شتەکان بگرێتەوە. کە فەرمێ وەضع الشەیئی فی غەیری مەوضعیه، هەرچیەکت لە شوێنێکە دانا کە شوێنی ئەوە نەبوو، ئەو شتەی کە تۆ لەوەی داهانەی شوێنی ئەوە نەبوو، پێی ئەوەترێ زوڵم. جا ئەم شتە لە بچووکەوە تا گەورە، لە خواردنەوە تا پۆشین، لە قسەکردنەوە تا مامەڵەکردن، کەواتە وشەی زوڵم وشەیەکی گشتگیرە بە پێی پێناسەکەی دانانی هەموو شتێک لە غەیری شوێنی خۆیە. ئیتر ئەمە بۆ ئەوەی هەموو کەس خۆی لێرەدا ببینێتەوە وەکو ئاوێنەیەک، بزانە شتەکانی، قسەکانی، دانیشتەکانی، مەجلیسەکانی لە شتە و شوێنەیە کە خوا دەیەوێ، ئەگەر لەو شوێنە نەبوو یعنی بە زوڵم حیسابەکرێ. دیارە زوڵم من ئەتوانم بڵێم زوڵم ناتوانانی حەسریکەی بڵێ یەک جۆر زوڵم، بەڵام لێرەدا ئەگەر ئیجازەم بی کە بڵێن چەند جۆر زوڵم، پێم خۆشە قسە لەوەکەی سەبەبی زوڵم چییە و مانیعی زوڵم چییە. ئەمە زۆر گرینگە قسە لێرە بکرێ، چونکە بۆ ئەوی لێرە هەموو کەسێک ئەگەر ئەم سەبەبانی گرتە بەر بێگومان بەرەو زوڵمەچێ، ئەگەر ئەم ڕێگانی گرتە بەر بێگومان ئەگەر زاڵمیش بێ ئەکشێتەوە لێ. ئەوە گرینگە. ئەسبابەکانی زوڵم علەمایان ئیمامی ماوەردی کۆمەڵە لەو زانانە فەرموون: یەکەم ضعف الئیمان، یعنی لاوازی باوەڕ. دووهەم ضعف العقل، لاوازی ژیری. سێهەمیان عەدەم الخەوف، نەترسان. بۆ ئەم سێ کەلیمە هاتووە بۆ ئەوەی خەڵکی غەیری مسلمانیش هەر زوڵم نەکا، چونکە ئەگەر تۆ بڵێ ئیمانێکی لاواز، ئەمە دیارە لێ مەسەلەی زوڵم هەر ڕەبتی بە باوەڕدارانەوە هەیە. نەخێر. ضعفی عەقڵ، لاوازی ژیریش، ئەم خاڵی سێهەمیان نەبوونی ترس. ئەم نەبوونی ترسە بۆ مسلمان و غەیری مسلمان ئەگەر ترسێک نەبێ بێگومان هیچ شتێک نییە ڕێگەی لێ بگرێ. جا ئەم ترسە کە ئێستا لە بەشی دووهەمی مەوانیعی زوڵمە باسەکە، مەوانیعی زوڵمیش بە هەمان شێوە ئەگەر ئەسبابەکانی سیان بێ ڕێگرەکانیشی سیانە. بۆیە هەر کارێک بتەوێت دیراسەی لەسەرکەی ئەبێ هۆکارەکانی بدۆزیتەوە، پاشان بگەڕێی بزانی بە چ ڕێگەیەک قەڵاچۆی ئەمە دەکرێت. یەکەم ئەو شتانەی کە قەڵاچۆی زوڵمی پێدەکرێ ئەوەیە عەقڵێکی زاجیر، یعنی ژیریەک بێ کە خاوەنەکەی زەجرکا بۆوات کرد بۆوان نەکرد. هە لە باسی جۆرەکانی نەفسە، نەفسی مطمئینە و نەفسی لەوامە، قورئان بۆچی نەفسی لەوامەی زۆر بە گرنگ باس کردو؟ چونکەوە عەقڵێکی زاجیرە، یعنی عەقڵ ژیریەک. ئەگەرم قسەی بڵێ لەوانەیە هەندێک خەڵک بڵێ باشە زوڵم لەگەڵ عەقڵا چ ڕەبتێکیان بە یەکەوەیە؟ ئەگەر بێت و عەقڵی وەکو خۆی وەکو کامێرەیەک ئیش بکە، چۆن ئەم زوڵمە بۆ خۆی قبول نییە، بۆ خەڵکیش پێی قبول نییە، چۆن ئەم زوڵمە بەشاینی خۆی نازانێ، بەشانی خەڵکی نازانێ. بۆیە یەکەم مانیع وەکو ئەسبابەکانمان باس کرد سیانە، مانیعەکانی یەکێک لەوانە عەقڵ زاجیر، ژیریەکی هەبێ. ئەکر هەمومان بڵێن هەموو خەڵک عەقڵی هەیە، بەس ئایا عەقڵەکەی گەیشتووەتە ئەو ئاستەی سەرزەنشتی کا بڵێ بۆ ئەم زوڵمت کرد، بۆ ئەم تاریکیت کرد، بۆ ئەم مافی خەڵکت خوارد، بۆ ئەم قسە ناشینەت کرد، بۆ هەموو بەشەکانی تری زوڵم. خاڵێکی تریان نەبوونی دوای فەرمێ سوڵتانون ڕادع، هێزێکی ترسێنەر.
بۆیە لە فەرمودەی ترە هەمانە جاری وا هەیە ئەڵێ ئەوەی کە بەدەسەڵات دەکرێت بە قورئان ناکرێت ئەمە مەفهومەکە ئەلێرەدایە ئەکرێ هەندێک خەڵک یا ئیمانی لاواز بێ یا هەر نەی بێ ئەکرێ کەسێکی تر لە ڕووی ژیریەوە کەمێک ژیری لاواز بێ بەس ئەگەر هێزێکی ترسێنەری سەرزەنشکەر هات ئەوە ڕێگەگرێت بۆچی لە ئیسلامە ئەگەر ملاحەزە بفەرمووی لە سوێن خواردنێکەوە کەسێک بە ناحەق سوێن بخوا لە ئیسلامە کەفارەتی بۆ دانراوە تا ئەگاتە پیاوکوژنێک ئەگەر بپرسی لە ئیسلامە بۆچی زەجر هەیە بۆ دەفعی ظڵم زەجر هەیە ئەگەر ناخوات چی محتاجی ئەوەیە من سوێنێک بە درۆ بخەمە بێسێ ڕۆژ بە ڕۆژوو بم یا بێ خواردنی دەفەقی بدەم ئەمە بەشێکە لە زەجر چونکە ئەم سوێنی من خواردومە ئیلا ظڵمە یا ظالم لنفسی هەیە زوڵم لە خۆم کردووە یا لە خانەوادە و لە کەسێکی ترم کردووە بۆیە ئەم سێ خاڵە سێ بە سێی ئەسباب سێی مانع زۆر گرینگە هەموو کەسێک خۆی خاتە بەرامبەر ئەو ڕۆشناییەوە لێرە تەحلیلی خۆی بکە بزانێ عەقڵی بزانێ ئیمانی بزانێ ڕێگریەک هەیە ئەمە بەڕاستی خۆی حەقی زۆر قسەکردنی زیاتری لەسەر هەیە زوڵم دیارە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة فەرمێ خۆتان بپارێزن لە زوڵم چونکە زوڵم تاریکایی ڕۆژی قیامەتە زوڵمیش بە معنایەکی کوردی و بە پێناسەیەکی کوردی بیکەین ئەوەیە کە هەر کەسێ مافێک لە کەسێک زەوت بکە حەقێک لە کەسێک زەوت بکە ئەمە پێی ئەوترێ زوڵم ئەگەر بڵی جۆرەکانی تەحدیدکەی جۆری زۆرە جۆرەکانیش بە پێی کۆمەلگا کەوتە لە کۆمەلگا دەرئەکەوێت کە تۆ بڵێ کامە زوڵمە کامە زوڵم نییە چونکە تۆ ئەوە تا سیرەکەی ئەوروپا بۆ خۆیان کە بڕایان بە پێغەمبەر نییە سەڵ سەلەم سیرەکەی ژیانێکیان هەیە بۆ خۆیان ئاسوودەن بۆ خۆیان بە ئاسوودەیی میلەتیان ئەژێ ئێمە کە لەژێر ئەوەی کە ئەڵێن لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله لە تەک ئەمە کە بڕوامان بەخوا هەیە بڕوامان بە پێغەمبەر هەیە بەڵام چەند کەسانێک کە ئەو نەبەرپرس لە وڵاتە زوڵمەکان لە کار بەدەستەکان و هەروکەوەتانێکەیەکێ بە خەلیفەی موسڵمان ئەڵێ ئەفەرمێ تۆ سەرچاوی ئاوی ئەگەر هات و خۆت ڕۆشن بووی ئەوانی خواریش و ڕۆشن ئەبێ ئەگەر هات و خۆ لێڵ بووی ئەوانی خواریش بە لێڵی ئەوێت و ئەوانیش زوڵم مستەم ئەکەن زوڵم لە سەرکردەوە دەست ئەدا ئەگەر بێت و سەرکردەی وڵات عادل بێ ئەوە هەمووی بە ئیسراحەت ئەژێت و جۆرەکانی زوڵم بۆ دیاری ناکرد بەڵام ئەگەر هات و نازانین لە کوێوە باسی زوڵم بکەیت و کامە زوڵمە یاوەکو جۆرەکانی زوڵم دیاری بکەیت وشەی ظلم وشەیەکی عەرەبیە و لە قورئانی پیرۆزدا بە تیکرار چەندین جار هاتووە و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان شێوە چەندین جار وشەی زوڵم هاتووە وشەی زوڵم لە کوردەواری خۆمانە بە زمانی کوردی واتە ستەم واتە چەوساندنەوە واتە ژێر چەپۆکردن جا زانایانی زمانی عەرەبی ئەفەرمون الظلم وضع الشيء في غير موضعه واتە دانانی شتێک لە جێگەیەکدا کە ئەو شتەی تۆ لەو شوێنە دای ئەنەی شوێنی خۆی نەبێ یعنی ئەگەر بین ئەم دەستەواژەیە ئەم عیبارەتە شی بکەینەوە ئەگەر سەرۆکێک لە جێگەیەکا دابنرێ شایستە نەبێ بە ئەو شوێنە ئەمە زوڵمە ئەگەر بەڕێوەبەرێک لە جێگەیەکا دابنرێ شایستە نەبێ بۆ ئەو شوێنە ئەوە زوڵمە ئەگەر هەر جۆرە بەرپرسێکی ئیداری سیاسی ڕێکخراوەیی لە هەر شوێنێکدا دابنرێ و ئەو شوێنە شایستەی ئەو نەبێ و ئەو لە توانا و لیاقەیدا نەبێ ئەو کارە بەڕێوە ببا ئەوە بە زوڵمدا ئەنرێ بە هەمان شێوە لە بچووکترین شتەوە تاکو گەورەترین شت کە لە جێگەی خۆیان نەبوو ئیتر زوڵمەکە لە بواری ئابووری و دارایی یابێ لە بواری ئینسانی و جەستەیی یابێ کەسێک بکوژێ کەسێک بریندار بکە ماڵی بخوا زەوی داگیر بکە زمانی دایک و ڕەسەنی خۆی لێ قەدەغە بکە هەر جۆرە تەبعاً جۆرەکانی زوڵم زۆرن یعنی بەتایبەتی لەم ڕۆژگارەدا دەیان و سەدان و هەزاران جۆر زوڵم هەیە مەسەڵەن زوڵمی وا هەیە قەومیە بە درێژایی مێژوو بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو ئێمە لە ڕووی سیاسی و نەتەوەییەوە زوڵممان لێکراوە و گەلی کورد زوڵمی وا هەیە لەسەر ئاستی عشیرەت و خێڵە زوڵمی وا هەیە لەسەر ئاستی نەتەوەیە کە زوڵمی وا هەیە لەسەر ئاستی جیهانە وەکو چەکی ئەتۆمی وەکو بەکارهێنانی کۆمەڵێ زوڵموستەم لەلایەن زلهێز و دەسەڵاتدارە گەورەکانی دنیاوە یعنی کورتەی قسە ئەوەیە کە زوڵم دانانی هەر شتێک لە شوێنێکدا کە جێگەی خۆی نەبێ چۆن بنەمایەک هەیە ئەڵێ
الرجل المناسب في المكان المناسب پیاوی شیا و گونجاو لەو شوێنەدا دابنرێ کە بۆی ئەگونجێ بە پێچەوانەوە ئەگەر پیاوێک لە شوێنێکا دانرا و شایستە و گونجاو نەبوو بۆ ئەو جێگەی ئەوە بە زوڵم دانرێت. زوڵم بە مانای دانانی شتێک غیری جێگەی خۆیان زمانی کوردیشا بە مانای ستەم هاتووە. هەڵبەتە جۆرەکانی زوڵم زۆرن. خی پەروەردگار لە قورئانە باسی گەورەترین زوڵمان بۆ کە فەرمێ ئین الشرکە لەظولم عەظیم، واتە شرک لە هەموو زوڵمێک گەورەترە. بۆیە لەبەرەوەی یعنی ئینسان مرۆڤەکان شایانی ئەوەن خوا بپەرستن کە کاتی خوای نەپەرست معنەوەیە گەورەترین تاوانی ئەنجام داوە کە شریکی خوا پیا کردەوە. جا ئیتر بیگرە شێوازی زۆرە زوڵم لە حکمە لە مستەوای تاکە بێ یان لە مستەوای کۆمەڵا بێ یان لە مستەوای دەوڵەتا بێ یان لە مستەوای هەر کەسێکا بێ ئەگەر هات و ستەمی کرد پێ کەسەکە ئەوتیە ظالم و بەکارەکەش ئەوتیە زوڵم. هەڵبەتە زوڵم پێچەوانەکەی عەدالەت و دادوەریە. ئەبینین لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە شێوازێکی وەها کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و قورئانی پیرۆزیش لە چەندەها ئاەتە ئیشارەتی داوەکەوە زوڵمکردن و ستەمکردن کارێکی زۆر زۆر خراپە و بەرامبەرەکەی کەوا پێچەوانەکەی کە دادوەریە هانی داوین کەوا هەمیشە پابەند بین بە عەدالەت و دادوەریەوە. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام خۆی ئاینێکی عەدالەتە، یعنی هەچی کارێکی باش بێ هانی ئەمەی داوە بۆ کردەوەی بۆ کردنی و بۆ ئەنجامدانی وەستەم و زوڵمیشی لێمان مەنع کردووە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگێڕێتەوە کە لە فەرمودەیەکە خوای تبارەک و تەعالی فەرمێ یا عیبادی ئینی حەرەمت الظلم علی نفسی، من ئەی بەندەکانی من زوڵم حرام کردووە، یعنی واتە زوڵم لە کەس ناکەم وجعلته محرما بینکم. هەر لە هەمان کاتیشا ئێوەش نابێ زوڵم لە یەکتری بکەن کەواتە فەلا تەظالەموو زوڵم لە یەکتری مەکەن. لێی کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام پێچەوانی زوڵمە هەوری داوە بۆچی بۆ دادپەروەری و عەدالەت و بۆیە ئەبینی لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە سیرەتی سەحابە و ڕێزەکان و تایەتی خولەفای ڕاشدین ئەبین کارەکانیان بە تۆسقاڵێک زوڵمی تیانە بووە هەمیشە بۆ عەدالەت و دادپەروەری هەوڵیان داوە. ئەوەتانێ کە سەرمەشقیشیان حەزەتی عومەری کوڕی خەتابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە فەرمێ باسی ئەوە کە ئینسان ئەگەر هات و زوڵمی و ستەمی کرد واتە زوڵمی لە بەندەکان کردو، بەندەکانی بەندەی خۆی زانیوە کە ئەفەرمێ متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. بۆ خەڵکیەکەن بە بەندەی خۆتان و زوڵمی لێکن و ستەمی لێکن لە کاتێک ئەوانە خۆیان ئازادن. زوڵم واتە ڕەتکردنەوەی مافی بەرامبەر زەوتکردنی مافە مادی و معنەویەکانی، ئەمە بە کورتی مانای زوڵمە و لە شەریعەتی ئیسلامە سێ جۆر زوڵممان هەیە. گەورەترین جۆری زوڵم ئەوەیە کە مامۆستایانش باسییان کرد، ئەوەیە زوڵم ئینسانەکە لەوەی کە هاوبەش بۆ خوا بڕیار ئەدا. خوای گەورە لەسەر زمانی لوقمانی حەکیم لە قورئانی پیرۆزا کە ئامۆژگاری کوڕەکەی ئەکات ئەڵێ فەرمێ یا بونەیە لا تشرک بالله ئین الشرک لظولم عظیم. ئەی کوڕی خۆشەویستم هەرگیز هاوڵ بۆ خوا بڕیار نەدەی، چونکە گەورەترین ستەم ئەوەیە کە هاوڵ بۆ خوا بڕیار بدەیت. جۆری دووهەمی زوڵم بریتێ لە زوڵم ئینسان لە نەفسی خۆیەکە، لەوەی کە خوا ناناسێ، لەوەی کە خراپە و تاوانەکە لە بینی خۆی و خوای گەورە و متعال. ئەم جۆرە زوڵمە کە ئەی کە ئەمینسانە خوای گەورە و پەروەردگاریش لە ڕۆژی قیامەتە ئین شاء عەذەبەه و ئین شاء غفر له. هەنی ئەوەیە کە ئینسان بینی خۆی و خوای گەورە تەواو نییە، تاوان و خراپە ئەکا، گوناه ئەکا، دەستدرێژی ئەکا لەسەر ئەو مافانەی کە خوای گەورە و پەروەردگار دایناوە لەسەری جێبەجێ ناکە و خوای گەورە و پەروەردگاریش زوڵمی لێ ناکە لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەو زوڵم و ستەمەی کە کردوێتی لە نەفسی خۆی محاسەبە و لێپرسینەوەی لەگەڵاکە. جۆری سێهەمی زوڵم کە ئەمەشیان بەڕاستی جۆرێکە لێخۆشببوونی نییە، تەنها مەگەر بەوە نەبێ ئەو کەسانەی کە مافی زەوت کردوون کە زوڵم لە بەرامبەرە، لەوەی کە لە خەڵکێکی کردووە ستەمی کردووە، دەسەڵاتدارێکە کار بەدەستێکە بەرپرسێکە لە شوێنێکە ستەم و ناحەقی بەرامبەر بە خەڵکی کردووە، مافی خەڵکی خواردووە، مافی خەڵکی زەوت کردووە، هەموو حەقێکی ئەو خەڵکەی لایە و نەیداوەتەوە، یان ستەمی لە کەسێک کردووە و کەوایتر ئەم خراپە و تاوانی کە بەرامبەری کردووە خوای گەورە و پەروەردگار لی خۆش نابێ حتا وەکو نەڕوا لە دنیا گردنی خۆی بۆ کەسە ئازاد بکە. حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەشەیەکە فەرمێ هەر کەسێک
زڵم وستەمی لە کەسێک کردووە، ناحەقیەکی بەرامبەر کردووە، مافێکی خواردووە، با لە دنیا بڕات گردنی خۆی پێ ئازادکە بە بەرامبەرەکە یان حەقەکەی بۆ بگێڕێتەوە پێش ئەوەی ڕۆژێک بێت نە دینار دەور ئەبینێ نە دەرهەم. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ڕۆژە چی لێ بەسەر دێ؟ فەرمووی هەرچی زوڵم و ستەمی کردووە لە بەرامبەرەکانی هەر چاکەیەکی هەبێ لێی وەرئەگرن، هەر چاکەیەکی کردبێ هەمووی لێ ئەسەندێتەوە تا لە ڕۆژی قیامەتە چاکەکانی نامێنێ. خوای گەورە فەرمێ فرشتەکان فەرمووی خوایە خودت عەلیمون خەبیری چاکەی نەماوە، ئەفەرمێت لە خراپەکانی بەرامبەرەکانی کە خراپەی بەرامبەر کردوون بیخەنە سەر تای ترازی و خراپەکانی تا بەو شێوەیە میزانی خراپەکانی قورس ئەبێ ثم طرح في النار، دوای ئەوە فەڕێت بێتە ناو ئاگری دۆزەخ. ڕۆحی شریعەتی ئیسلام بریتیە لە بەخشین و ئازادکردنی ئیرادەی هەڵبژاردن و بۆ خۆشیانی مرۆڤ کە ئەمە دەکاتە پێچەوانەی زوڵم. لەلایەکی تریشەوە شریعەت دەستی کاربەدەست و بەرپرسانی وڵات دەگرێت و ناهێڵێت زوڵم لە ڕەعیەت و شوێن کەوتوەکانیان بکەن. هەر زوڵمکردنێک لە کەسانی سڤیل و بێدەسەڵات یەکسانە بە تووڕەبوونی خوددا و تۆڵەکردنەوەی بە دۆزەخ. هەروەها هاندانێکی زۆر هەیە لە شریعەتدا بۆ ڕاوەستانەوە لە دژی زوڵم. ئەوەی لە ڕێگای لابردنی زوڵم و ستەمی سەرکۆمەلگا فیداکاری بکات لای خوددا و لە ڕۆژی ڕاستاخێزدا پاداشت و پلەی گەورەی هەیە. ئەو کەسی کە زوڵمەکە پێوتریا ظالم یانی ستەمەکە لای ئەمەوە دەرەچێ، یانی کەسێکە سیفەتی زوڵم بووە بە بەشێک لە لاشەی. چۆن کەسێک کاتیبە ئیسمی فاعیلە، کاتیب ینی شت ئەنووسێ، ئیشی شت نووسینە. ظالمیش ئەو کەسەیە کە چۆن ئەم نووسین لە دەستی ئەم دەرەچێ ستەم و نادادی و دانانی قسە، دانانی مڵک، دانانی هەر کارێک لە شۆنی خۆی داننا بەوترێ ظالم. بۆیە ئەو کەسەی کە ظڵمەکە لە ئیسلامە بە گوناهێک لە گوناهە کەبیرەکان یعنی وەک لە گوناهە گەورەکان لە قەڵەمە درێت. جا ئەگەر هاتو ئەم زوڵمە لەگەڵ خۆی بوو یا بینی خۆی خوا بوو ئەکرێ بە تەوبەکردنێک لی قبول بکرێ. ئەمما ئەگەر ظڵمێک لەگەڵ کەسی ترا بوو بۆیە لە سیفەتی تەوبە ناوێتێ بە ڕەد المەظالم، ئەبێستەمەکان بجێڕێتەوە بۆ خاوەنەکانی. کەواتە هەر لێوە لە ئیسلامەوە باسی ظڵم کراوە. خۆی گەورە لەو فەرموودە قودسیەکە فەرمیێتی ئەی مرۆڤایەتی، ئەی ئینسانێتی، من زوڵمم لەسەر ئێوە قەدەغە کردووە، لەسەر خۆم قەدەغە کردووە، لەسەر ئێوەش بێر قەدەغ بکرێت، ئەبێ ئێوەش خۆتانی لێ بپارێزن. جا خوایە بۆ سیفەتە گەورەی خۆی کە ئەفەرمێ لەیسە بێظەلامین للعەبید، نەک ظالم، بێظەلامین ینی بە هیچ شێوەیەک لە بچووکەکانیشەوە ظڵم ناکە. ئەمە زاڵمەکان ڕوون و ئاشکرا دیارن و ئەڕۆن و ئەی مەظلومەکان خوای گەورە بەو شێوەیە باسی مەظلومەکانی کردووە کە مەظلوم دڵی ئەداتەوە جارێ لە ئیسلامە هەربوونی ئەگەر تۆش لە شەوێکی تاریکابی تەحملی ئەم تاریکاکەی چونکە ئەزانی ئیلا بەیانی ڕۆژە بێتەوە. مەظلومەکانیش ستەم لێکراوەکانیش خی گەورە فەرمیێ پەردە لە نێوان من و تۆدا نییە بۆ دوعاکردن، بۆ داواکردن، بۆ هاوارکردن و لە قیامەتیشە من زەمانەتی سندنەوەی مافەکانی ئێواکەم. ینی تەسەور کە ئەگەر تعبیرەکە لە شوێنی خۆیان بێ خی گەورە جەل لە جەلال و تەداخل لە کاری هەموو مەظلومێکاکە ئەڵێ من مافت بۆ سندمەوە. جا مافسەندنەوە ئەوە گرینگە، بۆیە ئێماڵین ئەگەر ئیمان هەبێ هەموو قەدەغەی ظڵمەکە هەم لایەنی مەظلومەکانیش بەهێزەکات، چونکە ئەیزانێت تەنها سەنگی مەحەک هەر ئەم دنیای نییە و مێژووی ژیانی خۆشی و مێژووی ژیانی مرۆڤایەتیش ئارامێکی پێبەخشیە کە لە دنیا دەیان زاڵم هەبوون و مەظلومیش هەبوون، زاڵمەکانیش ڕۆیشتن و مەظلومەکانی ڕۆشن. ئێستا ئەویان لا ماوە زوڵمیان لێ بسەندێتەوە، ئەمانیش ئەویان ماوە زوڵمیان بۆ وەربگیرێتەوە. خی گەورە جەل لە جەلال و خۆی ضەمانەتی سندنەوەی هەموو مەظلومێکەکە لە قیامەتە. ئێمە سیرەکەی یەکێ لە زاناکان یەکێ لە خواناسان کابرایەکی زاڵم تێت بۆ لای بۆ ئەوەی کە سەردانی بکە، کوڕەکەی ئەڕاتە لای باوکی کە پیاوێکی زانایە، پیاوێکی عالمە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەم سەری خۆیدا ئەپۆشێ ئەفەرمێ با ئەو کەسە نەبینم، با ئەو کەسە نەبینم. باوکە ئەم پرۆژە هەرچی تەکلیفی لێ ئەکا باوەگە ئەمە فڵانە کەسێکە، ئەمە کەسێکی وەهایە، ئەڵێ نەخێر، سەریدا ئەپۆشێ. کاتێک کە ئەو دێت ئەڵێ ئەم کوڕە ئەڵێ باوکم وەزئی ناڕەحەتە نەخۆشە بۆیە ئاوەها سەریدا پۆشیە لەبەر نەخۆشیەکەیەتی. ئەویش ئەڵێ نەخێر بۆ ئەوە نییە، بۆ ئەوەیە کە چاوم بە کەسێکی زاڵم نەکوێت لە ناو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بۆ ئەوەی کە بەیانی من مردم ئەو چاوانە کە خوا دایەتی پێم
کەسێکی زاڵمم پێ نەبینیوێ ئەو گوێ کە خوادایەتی پێم قسەی کەسێکی زاڵمم پێ نەبیستوێ حتا یەکێ لە زانەکان ئەفەرمێ ئەگەر کەسێکتان بینی لە دەشتێکا زاڵم و کەسێکتان بینی لە بیابانێکا کەسێکی زاڵم و لە ناو میلەتە بە زاڵم مەشهور و ئەگەر لە تینیا هیلاک و ئاوی پێمەدەن ئەفەرمن ئەگەر بیشخن کە ئەفەرمێن با بخن کێ وازی لێبێن ئەوە کەسێکی زاڵمە ئێمە سەرەکەی ئەگەر پەیڕەوی دینی ڕسول اللهمان بکردایە ئەگەر پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامان بکرایە سێرەکەی لە مەکا هاوار کەسێکە گاورە کەسێکە بڕوایی بە پێغەمەری خوا صلی الله علیه و سلم نەهاوردەیە ئەبوو جەهل کە سەرکردەی کافرەکانە ماڵێک لە ئەم کەسە دابڕ ئەکات و زەوتی ئەکا ئەم کەسیشە ئەڕوات و ئەدا لە دەرگای ماڵی پێغەمەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ کوا محەممەدی کوڕی عەبدوڵڵا ئەفەرمووی لێکن بۆ لای پێغەمەری خوا ئەفەرمی ئەگەر تۆ پێغەمبەری خوایت من کەسێک حەقی خواردم حەقەکەم بۆ لێوەرگرۆ ئەویش ئەفەرمی کێیە ئەفەرمی ئەبوو جەهلە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵ ئەسێ هەرچی ئەبوو بەکر و هاوڵان ئەفەرمون ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوو جەهل دوژمنێکی سەرسەختی تۆیە ئەگەر تۆ ئیساکێت لەم کاتا بچی ئەو کاتی ئیسراحەتێتی ناڕەحەت ئەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گوێ نادا بە قسەی هیچ کەسێک بۆ ئەوەی حەقی ئەم کەسە وەربگرێتەوە لە کەسێکی زاڵم کە ئەبوو جەهلە ئەڕوات و ئەدا لە دەرگای ماڵیان ئەبوو جەهل ئەڵێ کاتێک کە چاوم بە پێغەمبەری خوا کەوە صلی الله علیه و سلم لە حیوەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سام و هەیبەتێکی بوو نەمتوانی هیچم پێ بوترێ سەرکردەیەکی ئاوها قارەمان و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەقی مەظلومی ئەسن لە زاڵمەکان با لەسەر دینی پێغەمبەریش نەبووە ئەچوو ئەیدا لە دەرگای ئەم جار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئادەی شتی ئەم کەسە ئەفەرمێ بە ئەبوو جەهل شتی ئەم کەسە کە بردووتە عەشیاکەی کە بردووتە بۆی بێرەوە ئەبوو جەهل ئەمرەکە بە ئەو کاربەدەستانی کە ها لە بەردەستیا شتەکانی بۆ بێرن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ بە کابرای گاور کە ئیمانیشی پێی نییە ئیمانی بە پێغەمبەری خوا نییە بزانە شتەکانە بگەڕێ بزانە هیچێکی نوقسانە ئەوش ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک ئاڵقا یەک مستیلە لە بارەکەم لە شتەکانم دیار نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەخت ئەکا لە ئەبوو جەهل ئەبێ حەقی ئەو مستیلەش بدا ئاوەها بووە یا وەکو ئیسا سەیرەکەی زانایەک لە زاناکانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڕوات بۆ بانگەواز بە وڵاتانە ئەگەڕێ ڕێ ئەکەوێتە وڵاتی چین و لە دوای ئەوە کە دێتەوە خەلیفەی مسلمانان ڕۆژێ داعوتی ئەکا کاتێک ئەم خەلیفەی مسلمانان داعوتی ئەکا ئەفەرمێ من حەز ئەکەم لەو گەڕیانەی کە تۆ گەڕایی بە دوای بانگەوازی ئیسلامیە حەز ئەکەم شتێکم بۆ باس بکەی لەوانەیە کە بینیتە ئەوش دەڵێ قوربان من ئەوەی کە بۆت باس ئەەکەم خۆم بینیمە نەک کەسێکی تر لە کەسێکم بیستوی خۆم لە وڵاتە بووم و خۆم بینیمە ئەڵێ چی بووە ئەڵێ ڕۆژێکان ڕێم ئەکەوێتە وڵاتی چین کاتێک کە ئەچمە وڵاتی چین لەوێ بانگ دەنگ و باسی ناو خەڵکا بڵاوە کەوا پاشای ئەم وڵاتە کەڕ بووە نابیسا بووە هیچ نابیسێن لە داخی ئەوە لە خەفەتێکی ئەوە زۆر ئەگری و زۆر ناڕەحەتە وەزیرەکانی چوونە ناویان قوربان خۆ تۆ گوێ و نابیسا بۆ چاو هەیە گوێ و نابیسێ ئێمە هەر شتێک بوو بە نووسین تێرینێ بەردەم و تۆ بیخوێنەرەوە ئەو کاتێتی ئەگەی چییە ئەویشتی من بۆ ئەوە ناگریم کەوا خوای گەورە کەڕی کردم بۆ ئەوە ئەگریم ئیتر لە مەولا من گوێم لە هاواری مەزلومان نییە هاواری مەزلومانم گوێ لێ نییە ئەگەر گوێم بووایە کەسێک بەهاتایە لە بەردەمی دەرگاوە هاواری بکردایە من مەزلومم ئەچوم حەقەکەم بۆ لێوەر ئەگرتەوە بەڵام ئیساکێ ئەوەتانەی گوێم نەماوە بەڵام لە مەولا ئەوە بڕیار ئەدەم ئەم پاشا ئەڵێ پاشای چین ئەڵێ بڕیار ئەدەم لە مەولا هەر کەسێ کەوا زۆڵمی لێ بکرێ جلی سوور بکاوە بەریان لە وڵاتی چینا جلی سوور مەمنوعە ئیلا بۆ ئەو کەسانە نەوێ کەوا زۆڵمیان لێکراوێ ئەو جلە سوورە ئەکاتە بەری منیش هەفتەی جارێک ئەگەڕێم بە ناو وڵاتە و هەر کەسێکیش ڕێگری بکات لەو کەسانێک کە جلی سوور ئەکاوە بەریا بە توندی سزای ئەدەم خۆشم ئەگەڕم هەر کەسێکم بینی جلی سووری لە بەرابوو ئەوە ئەزانم زۆڵ مستەمی لێکریا و مافی بۆر ئەگرمە لەو کەسانەی کەوا مافیان خواردە ئەم کەسە خۆ مسلمان نەبوو ئەم کەسە کەسێکە لەسەر دینێکی ترە لەسەر باوەڕێکی ترە بڕایشی بە ئیسلام نییە ئاوەها پارێزگاری لە میلەتی خۆی کردە و حەقی لە زاڵمان سندە بۆ مەزلوم ئاەتەکانی قورئان لە قورئانی پیرۆزدا خوای گەورە فەرمێ ئەلا لعنەت الله على الظالمین یعنی نەفرینی خوا نەفرەتی خوا لەو کەسانەی کەستەمکارن
طبعا نفرەت یعنی دەرچوون لە ڕەحمەتی خوا بۆیە کاتێک کە منی مسلمان هەستم کرد زوڵمێکم کرد کارێکم کرد لە جێگەی خۆیدا نەبوو مافی مسلمانێکم خوارد مسلمانێکم چەوساندەوە کەسێک کۆمەڵێ مافی لە لای من بوو مافەکانیم بۆ دەستەبەر نەکرد و بۆی شم ئەکرا ئەوە ئەبێ بزانم من لعنەتی خوام بەرکەوتووە زوڵمم کردووە وەخوای گەورە لە قورئانە زوڵمی حرام کردووە چونکە ئەو شتانەی کە حرامەکرێن یاخوای گەورە ڕاستەوخۆ قەدەغەی ئەکا مەمنوع و قەدەغەی ئەکا کە ئەفەرمێن مەیکەن وەکو چۆن زوڵمی لەسەر خۆی حرام کردووە ولا يظلم ربك أحدا خوای گەورە زوڵم لە هیچ کەسێک ناکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثەکە فەرمێ خوای گەورە فەرموویەتی يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا خوای پەروەردگار فەرمێ ئەی بەندەکانم من زوڵم و ستەمم لەسەر خۆم حرام کردووە و لە نێوان ئێوەشدا حرام کردووە بۆیە ئێوە نابێ زوڵم بکەن واتە هەر کەسێ زوڵمی کرد حرامی کردووە فەرمانی خوای شکاندووە بە هەمان شێوە ئەگەر سەر لەبەری قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری بکەی زوڵم بەڕاستی هەم جۆرەکانی زۆرە و لەلایەکی ترەوە هەڕەشەی زۆر لەسەر هاتووە جا زوڵمەکە وەکوتم لە بواری مادی و دارایی و ئابووریا بێ لە ڕیبا خواردن و بە هەدەردانی سەروەت و سامان و مڵکی گشتیا بێ یاخود لە برسیکردنی خەڵکا بێ یاخود لە ئازار و ئەشکەنجەدانی خەڵکا بێ جۆرەکانی زوڵم زۆرن و لعنەتی لەسەر هاتووە و ئەو کەسەی کە زوڵم صیفەتێک نییە کە صیفەتی مسلمان بێ کەسێک کە حتا فەرمودەیەکی تر هەیە ئەفەرمێ الکوفر یەدوم والظلم لا يدوم واتە کەسێک کە تەواو کافرە لە بنچینە و ئەساسەوە خۆی ئەزانێ بێباوەڕ و کافرە بەردەوامە لەسەر کافرێتی خۆی خوای پەروەردگار لێی ئەگەڕێ بەڵام ئەو کەسەی کە مسلمانە و زوڵم ئەکا و ستەم ئەکا لەگەڵ ئەوەی خۆی بە مسلمانەزانێ خوای پەروەردگار لێی ناگەڕێت و نایەڵێ بڕوا بۆ شێوەیە بەردەوام بێت ئاەتی قورئانی پیرۆز زۆر لەو بابەتە خوای تبارەک وتعالە باسی دەرەنجامی زوڵم و ستەمکارانەکە کافەرمێ ولا تحسبن الله غافل عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار يعني واقومان نبن ظالم مستمكاران كوا بأرزي خوان هەڵسوکەوت دەکەن و زوڵم و ستەم ئەکەن و خوای پەروەردگار بێئاگابێ لیان کردەوەکانیان بەڵکو هەڵی گردۆ بۆ ڕۆژێک کەوا ئەو ڕۆژێکەوە کەس فرەی کەس ناکەوێت جگەل لە کردەوەکانی خۆمان نەوێ کەواتە پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمێ اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة خۆتان پارێزن لە ستەم و لە زوڵم لە ڕۆژی قیامەتە زوڵم و ستەم تاریکیە یەکێ لە ئەسبابەکانی عدم الاستجابة الدعاء كدعاء قبول نبي وكبرزمته ولا خوي تبارك وتعالى أو كأبي لكسانك كوا ظالم مستمكارا كدعاء لقبول نبي كواتا كبيغمر صلى الله عليه وسلم واي فرميتي كظلماته واتا أبي تبرديك لنيواني دعاء خوي تبارك وتعالى فرمدي كتراهته بيغمر صلى الله عليه وسلم فرميتي الظلم كارثي وهاكا كوا حجابێک پەردەیەک دروست بێ لە نێوان بەندەکە و لە بەنی خوای تبارەک وتعالە کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام هانی داوین کەوا ئێمە عەدالەت بین خۆمان پارێز لە هەموو زوڵم و ستەم و ستەمکاریەک و چاومان لە زوڵم ستەمەوە نەبێت و ستەمکاری کاری مسلمان نییە بەڵکو عەدالەت و دادپەروەری کاری مسلمانە زانایان ئەفەرموون ئەم قسەیان زۆر جوانە فەرمێ هەمیشە با مەزلوم بی زاڵم نەبی يعني استموا لي بكري نكستم كاربي چونك او كسي كظلمي لي اكي استمي لي اكي يعني پیغمبر صلى الله عليه وسلم هرشي كردو بشريعتي استاما ككسيك ظلم واستم لكسيك بكى الا خواي پروردگار لدنيا تولي دي سنه ان الله يمهل ولا يهمل خوا ملتي ظالم واستم كاردا بلام اهمالي ناكا كغرتي ملي اشكينه لقران پیغمبر صلى الله عليه وسلم لقرآن باسي كردو آياتي باس كردو پیغمبر صلى الله عليه وسلم كخواي قوله فرمي وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد پیغمبر صلى الله عليه وسلم أم آياتي لقرآن بيروزا زور باسا كردوها والله لسر چي باسي كرد لرانقي فرموديك ودوام آياتي خواندوا فرمي لروج قيامة أخواي قوله فروردگار فرمي أنا الملك أين ملوك الأرض أنا الملك أين ملوك الأرض من باشا من خاوني مالو باشاي همو جيهانيانم کوان مەلیکەکانی سەرزەوی کوان پاشا و کاربەدەستەکانی سەرزەوی ئەفەرمێ یەک کەس نییە وەڵامی خوای پەروەردگار بداتەوە دوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم باس دەکات ئەفەرمێ
لەوێ خی گەورە فەرمێ لیمەنی المولک اليوم یەک کەس نییە وەڵام بداتەوە هەمووی دەمی نوقاوە لە زوڵم و ستەم و خراپەی خۆی دوای خی گەورە خۆی وەڵامەدا خۆی دەتەوە فەرمێ لله الواحد القهار بۆ خی تاکو و تەنهای پشتشکێنی زاڵم و ستەم کارەکانە لەوێ پێغەمبەر سەڵاتان فەرمی لە ڕۆژی قیامەتە خی گەورە و پەروەردگار ئەو کەسانە ئەگرێ بەهۆی زوڵم و ستەمەکەیان وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة لدنياي شاعر أهلي لاديك أهلي شارك ظالم واستمكار بن أم آيتي كباس كرت فرمي خواي قولو پروردگار فرمي إن أخذه أليم شديد قرتني خوا زور تندو بهيزة هر ظالم واستمكارك بقري لدنيا ملي أشكي پیغمبر صلى الله عليه وسلم معاذ كري جبلي ناد بو يمني استا لقل سيدنا علي سيدنا معاذ رضا ورحمتي خوان لبي کە نادنی دوو هاوڵی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لەوێ کە بانگەوازی ئیسلامی ڕابگەین و لەوێ حکم بە قورئان و بە سنت بکەن دوایە ئامۆژگاری کردن سەرکردە بێ ئامۆژگاری شوێنکەوتۆکانی بکە بەو شێوەیە کە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە فەرمی واتقی دعوة المظلوم فإنه ليس بينها وبينه وبين الله حجاب فەرمی بترسن لە دوعای ستەم لێکراو بترسن لە دوعای ستەم لێکراو چونکە لە بینی ئەو خوای پەروەردگارە پەردە نییە سوێن ئەخوا خوای گەورە فەرمی والله لأنصرنك ولو بعد حين سوێن بەخوا سرد ئەخەم با ماوەیەکیش بێت سیرەکەین ئێمە کاکە هێمن پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێشەوای ئێمە کە هەموو سەرکردەکانی دنیا هەموو ئەوەی کە خۆی ئیدعا کاکاڵی عادلم ناگەن بە تۆزی ژێر پێی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە ژیانی مبارەکیە لە کۆتایی ڕۆژەکانی تەمەنیا کە ئیتر نەخۆشیەکەی زۆری بۆ ئەهێنێ فەضلی کوڕی عەباس و ئیمامی عەلی ئەیبەنە ناو هاوڵان دەسەخاتە ژێر شانیان ئەفەرمێ ئەی هاوڵە بەڕێزەکان من ئەمەوێ بگەڕێمەوە بۆ لای خوای متعال هەر کەس مافێکی لا منە هەر کەس حەقێکی لای منە بابێ وەری بگرێتەوە کێ دارێکم لێداوە بابێ دارەکەی خۆی لێم بدات کێ پارەیەکم لێ سندووە و نەمداوەتەوە بابێ حەقی خۆی وەگرێ یەکێک لە هاوڵان فەرمی یا ڕەسوڵ الله 2 درهەمم لاتە فەرمی سوێنی کەس نادەم لەکوێ فەرمووی لە کاتێکا بوو کەسێکی فەقیر هات داوای پارەی لێ کردی پارەت پێ نەبوو داوای 2 درهەم لە من کرد فەرمی فەضل 2 درهەمەکەی بدەرەوە یەکێک لە هاوڵانتی یا ڕەسوڵ الله ڕۆژێک من سکم ڕوود بوو قەمچیەکت لێدام بەدەستی مبارەک دارێکت پێ بوو داد لە سکم ئەو ڕۆژە من ئازارم پێگەی هاوڵان زۆریان پێسیر بوو ئەم پیاوە چۆن ئەوە قسەیەکە وتی یا ڕەسوڵ الله ئەو کاتە من جریشم لە بەرانە بوو فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە جلەکەی خۆم سکی خۆم دەرەخەم بۆ ئەوەی کەوا لێم بدەیتەوە هاوڵان سیریان کرد ئەم هاوڵە بەڕێزە تێر ماچی سکی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم سەرکردە بێ ئاوا بێ فەرمووی بۆچی ئەمەت کردی بۆی ئەوەی پێش ئەوەی بمرم لاشەم پێستم بەر پێسی تۆ بکەوێ بۆی بۆ ئاگری دۆزەق نەسووتێ پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم باسی مەزلومی کردووە کە دوعای گیرە ئەبێ باسی ئەو کەسانەی کردووە کە ئەمڕۆ برسی ئەکرێن باسی ئەو کەسانەی کردووە کە تێرن و خەڵکی برسینە فەرمێ ئەوانەی کە لە دنیا تێرن لە هەموو کەس برسیترن لە ڕۆژی قیامەتە ئەوەی بۆ زوڵم و ستەمکاری دەمێنێتەوە دنیایەکی زۆر خراپ و قیامەتێکی پڕ لە نەدامەتە ئەمەش کۆی ئەو هەوڵ و بەرخۆدانانەیە کە مرۆڤ دەینێت بەو مانایی کە دنیا شوێنێکە بۆ ئەوەی بتوانی زەخیرەی تیا کۆبکەیتەوە بۆ قیامەت زاڵمەکان لە دنیادا هەوا و ئارەزووی خۆیان کردووە بە مەحەک و چەقی ژیانی خەڵکی و بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە خەڵکی وەکەوەی خۆیان دەیانەوێت ئاوها لێ بکەن نەک هەر ئەمەش بەڵکو زوڵم و زۆرداریان گەیشتۆتە ئاستێک کە دەستیان گرتووە بەسەر قوتی سادە و ساکاری ژیانیشان و بە منەت و دەستا و حەقی ژیانیان پێداون هیچ شتێک هێندەی زوڵم تۆڵەکەی لە میزانی خوداوەندا خێرا و گورچک بڕ نییە وەک زانایان فەرموویانە تۆڵەی زوڵم خدا نایخاتە قیامەت بەڵکو هەر لە دنیا وەری دەگرێتەوە کوردەواریژ و تویانە هەموو شتێک لە باریچیدا دەپچڕێ زوڵم نەبێ لە ئەستوریدا واتە لە کاتی ئەوجی قووەت و دەسەڵاتی زاڵمدا ظلم بە پێی پێناسەکەی هەموو شتێک لە شوێنی خۆیان نەبێ جائیتر هەموو شتێک هەرچیەکەیە بۆیە ئەنجا شتەکان تا گەورە بێ زوڵمەکە گەورەترە بە تایبەتی ئەگەر زوڵمەکان بۆ سەر مرۆڤایەتی بێ ئازادیان غەسب بکرێ حیاتێک کە خوای گەورە پێی بەخشیون ناڕەحەتی بکە ڕووناچیە کە خوای پێی بەخشیون تاریکی بکە لە هەمان کاتە
سەرۆت و سامانێک خی گەورە خۆی دەستی میهرەبانی خۆی لە سەرۆت و سامانی ئەرز و ئاسمانایە لەبەر خاتری مرۆڤ کاتێک ئەبینی باران دەبارێنێ بۆ ئەوەی داهات و سەرۆت و سامانەکەی بکێتە سەر زەوی تا مرۆڤەکان یەکێک بچین بین و ئات و حەقه و یۆمە حەسادیهی کە چۆن لە باسی زەکاتاڵێ ینی ئێوە بزانن من بۆم هێناوەتە سەر زەوی ئەی لەسەرەوە ڕاندنی باران و ئۆکسسیجین و هەتا و هەموو ئەمانە جا هەر کەسێک بێت و ئەمە لە شوێنی خۆی بۆ کەسەکانی خۆی ڕێگە بگرێ ئەمە ئیتر ناوێنی زوڵمی ئیداری پێ ناوڵێ ظڵمی سیاسی ناوێنێ ظڵمی فکری ناوێنەی هەر جۆرێکی ناوەنەی بۆیە لە ئیسلامە ظڵمی کۆمەلگایی خی گەورە بە حەقوڵای باسکردو نەک بە حەق و ناس ئێستا لە ناو حکوومەتە هەر کەسێک لە بەکارهێنانی سیارەی دائیرەیەکەوە لە دوای دەوامەوە تا ئەگاتە ئەوەی پلە و مەنسەبەکە بۆ مەسلحەتی خۆ بەکاربێنە بە زوڵم حیسابە ئیتر لەم بینەیە کەواتە ئەم سەر و ئەوسەری هەر لە ڕێگەگرتنێک لە خاوەن مافەکان گوتمان وەضع شەیفی غەیری مەحەلیه ئەگەر هاتوو تۆ شیاو بووی بۆ ئەوەی لەسەر ئەم بەڕێوەبەراتیە دابنرێت تۆیان دانە ناو منیاندانە ئەمە ظڵمە چونکە تۆیان لە شوێنێکدانە کە حەق نەبوو تۆ بێ حەق و فیسار کەس بێ بۆیە ظڵمی سیاسی زۆر مەترسیە ظڵمی اقتصادی زۆر مەترسیە چونکە بە یەک کەس و دوو کەسەوە ناوەستێ بۆیە کە قورئان باسێکا فەرمێ ئێوە خۆتان لە ظڵم بپارێزن چونکە ستەمەکەی یان نەتیجەکەی تەنها بۆ ظالمەکان نییە ئەگەر حکمی ئەو کەسی کە ڕازیە بە ظڵم ئەگەر لەژێر ئیکرا هایە ینی مەسەلە لە مووقیفێکە ئەوش بەعام نابێ لە مووقیفێکە حتى لە زانانی ئوسوڵ لە کتێبە ئوسوڵەکانە لە باسی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەفەرمونون تاوان تەنها ڕوو ناکاتە ظالم تاوان ڕووەکاتە سەرجەم کۆمەڵگەش چونکە ئەم کۆمەڵگەیە بێدەنگ بووە لێی جا بێدەنگەکە چۆنە بێدەنگەکە ئەوەیە کە مەرجنی قسەی کرد نەکرد بێ بۆیە لە باسی ظڵمە بە سێ قۆناغێنێتە خوارەوە بە دەست و بە دەم و بە دڵ ئەوە لە بەشی ئەخیریانە لەوەیە بۆیە زۆڵمکردن بەو شێوەی کە مەبڵین ئەی بینین لە بچووکەوە تا گەورە لە لای هەر کەسێکەوە بێ سیاسی بێ وەزیفی بێ هەرچیەکیان بێ هەموو ئەمانە بەو تاوانە گەورەی حیسابەکرێ خاوەنەکەی لەگەڵ ئەو کەسانە ئەخرێتە تەرازویانەوە یاخرێتە بازنیانەوە کە پێوترێ گوناهە گەورەکانیان کردووە کەواتە ظڵم یەکێک لەوانەی ئیسلام زۆر بە گەورەیی و زۆر بە سەختی نەهی لێ کردووە و هەر کەسێکیش ڕاستە ئێمە ناتوانین بڵین فڵان کەس کە ظڵمی کرد کافرە بەڵام ئەو کەسەی کە هاوکارێتی تەمەشای قورئان کە فەرمێ ئین قارون وهامان وجنودهما كانوا خاطئين یخۆ باسی هەر هامان و قارون نییە ئەگەر سەدان هامان و قارون هەبێ لەسەر کورسەکەی دانیشێ ئەگەر سەدانی وەکو فڵان و فیسار نەبێ لە بەردەرگاکەی بوەستێ و چایی بۆ لێ بنێ و وەسبەینێ دەنگی پێبدا و بیخاتەوە سەر ئەو کورسیە ئێخۆ وەکو خۆی مێنێتەوە لەبەرەوە بوونی ظالم زۆرجار کۆمەڵگە زوڵم دروستەکە وەکو جاران یانگوت بڕۆح بیدەمەکەی زوو فڵان کەسی دروستە کرد ئێساش بڕۆح بیدەمەکە بە ئیمزاکە بە قوربانەکە بە پشتگیریەکە بە دەنگدانەکە تۆ دروستیەکەی لەبەرەوە ئەو کەسەش هەر کەسێک کە حەدیثە فەرمێ من دل على خير فهو كفاعله ومثل فاعله کەواتە بۆ شەڕەکەشی هەروایە هەر ظالمێک بە دەنگی تۆ بە ڕەنگی تۆ بە خۆشی تۆ بە خۆشویستنی تۆ چوو بێتە ئەویانە باشە ولا تەرکەن و إلى الذين ظلموا یعنی چی ڕکوون ینی مەیلی قەلب جگە لە ئیمزایەکیش جگە لە قسەیەکیش ولا تەرکەن و إلى الذين ظلموا فتمسكم النار بۆیە پشتگیریکردنش و خۆشویستنیش و دانیشتن لە مەجلیسیش لە فرمودای فەرمی ئەگەر لەسەر مێزێکی ئاوا شتی خواردنی حرامی لێ بوو ئەگەر نەشی خۆی حرامە هەر بەشداریان کەی چونکە تۆ لە مەجلیسەکە بەشداری کردووە بۆیە ئەو کەسانەش کە پشتگیریەکەن خۆشیان ئەوێ بە هەمان شێوە شەریکی ئەو ظڵمەی ئەون مەگەر هەمومان خۆمانی لێ چاو بنووقین و خۆمانی لێ غافڵ بکەین ئەو زوڵم مستەمەی کە ئیساکێ لە هەرێمی کوردستانە ئەڕوا بڕوا ناکەم لە هیچ سەردەمێکە بوو بێت حتا تو سێرەکەی مەعاشی قوتی خەڵک
قوتی مناڵی یەتیم کە باوکی لە بەرەکانی جەنگە شەهید بووە لە پێناوی بەرژەوەندی ئەم میلەتە لە پێناوی ئەم خاک وڵاتە لە پێناوی ئەوە کە کورد ئاڵایەکی بێت و لە ناو میلەتانە دیار بێ باوکی شەهید بووە و ئەوەتانێت چەندەها مانگە چاوەڕێ ئەوەی کە بژێوی ژیانی ئەو چەند دینارە مەعاشەیە پێی نادرێ زوڵمە زوڵمیش برسیکردنی خەڵک تاوانترین شتە بەلای خوای پەروەردگارە چونکە تەنها خوای پەروەردگارە ئەتوانێت ئینسانەکان برسی بکە تینێ بکە ئەمانیشە کە سیفەتی ئەویان داوە پاڵخۆیان و خەڵک تینێ ئەکەن و خەڵک برسی ئەکەن نەعوذ بالله سیفەتێکی خواییان داتە پاڵخۆیان و خوای پەروەردگاریش هەتا وەکو ڕادەیە مەجالی ئەم زاڵمانە ئەدا وەکو یەک لە زاناکان ئەفەرمێ خوای پەروەردگار ئیدامەی دەوڵەتێکی زاڵمی عادل ئەدا بەڵام ئیدامەی دەوڵەتێکی مسلمانی زاڵم نادا با مسلمانیشێ بەڵام کە مادام زاڵمە خوای پەروەردگار مەجالی نادا ئەو کەسی کە بە زوڵم ڕازی ئەبێ بۆ نمونە هەر کەسێ ئەم حیزبانەی خۆمان بە هەموو لایەنەکانەوە بە ئیسلامی و بە غێرە ئیسلامی و بە ئەلمانێتەوە هەمووی بەدەنگی ئەو خەڵکە ڕۆیشتەیە و ئەو کەسیشە کە دەنگە پێدا ئەگەر چاکەکار بێ لە ڕۆژی قیامەتە پرسیارە لێ ئەکرێ ئەگەر خراپەکاریشێ لە ڕۆژی قیامەتە هەر پرسیارە لێ ئەکرێ بۆ دەنگە پێدا ئەگەر ڕازی بی بەوەی چەپڵەی بۆ لێ بدەیت ئەگەر بە زڵمەکانی ڕازی بی دڵخۆشبی بە مانۆی دڵخۆشی بە لەسەر ئەوەی کە لەسەر ئەو کورسێ بمێنێتەوە هەتا وەکو زوڵم بکە مادام دڵخۆشی پێی ئەو کەسەی شەریکی ئەو زەڵێ حقیقەت زوڵم لە زۆربەی وڵاتانی ئیسلامی هەیە و ئەم وڵاتەی ئێمە شوەکو هەرێمی کوردستان کە تا ئێستا لایەزال هەر بە بەشێک لە عێراق ئەخوێنرێنەوە بێگومان هەرێمی کوردستان و خودی عێراقیش وەکو حکوومەتی ناوەند زوڵمێکی زۆر لە ڕادەبەدەری تایە بە حقیقەت لە هەموو ئاستەکانە بە نمونە لەلایەن حکوومەت و ئەو کەسانی کە دەسەڵاتدارن ئەکرێ لە زۆربەی شوێنەکانە لە هەندێک لە شوێنەکان جیاوازی ئەکرێ لە نێوان ناوچەیەک و ناوچەیەکی تر خێڵێک و خێڵێکی تر چینێک و چینێکی تر کە ئەمە جیاوازیەکی چینایەتی ئەمە جۆرێکە لە زوڵم بەڕاستی یعنی کەسی وا هەیە دەیان ساڵە بڕوانامەی بەدەست هێناوە دەیان ساڵە خوێندنی تەواو کردو تا ئێستا دانەمەزراوە دینارێک موچەی نیە لە وڵاتە و هەلی کاری بۆ ناڕەخسێندرێ بەڕاستی ئەمە جۆرێکە لە چەوسانەوە ئیسیبداد کە خوای پەروەردگار بە هیچ شێوەیە قبوڵی نییە دوای ئەوە ئێمە ئەوەش بڵێن کە هەر کەسێک کە خوای پەروەردگار دروستی کردووە و خۆی بە موسڵمان ئەزانێ کە زوڵم ئەکا زوڵمەکە بچووک بێ یا گەورە بێ هەر زوڵمە بەڵام ئەوە بزانین هەر کەسێک کە ئاستی مەسئولیەت و بەرپرسیارەتی گەورە بوو بەرزتر بوو دیارە زۆربەی ئەو شتە نەخوازرا و حرام و ستەمانەی کە لە وڵاتە ڕوئەدەن زۆربەی مەسئولیەت و ئەرکەکە لەسەر شانی ئەوە و لە ڕۆژی قیامەتیشا زۆربەی محاسبە و لێپرسینەوە ڕوو ئەکاتە ئەو بەڕاستی لە هەرێمی کوردستانە زوڵم هەیە و پێویستە زوڵم نەک هەر لە بڵێم لە ناو چینێکی معەیەن یا لە ناو تەنها حیزبێک بە تەحدید یا لە ناو موئەسسەسەیەک بە تەحدید زۆربەی شوێن و ئۆرگان و حیزب و موئەسسە و فەرمانگەکانی گرتووەتەوە بەڕاستی بۆیە پێویستە هەمومان کارێکی وا بکەین کە زوڵم نەمێنێ لە کوردستانە بەڵام بە میکانیزم و پێوەری شەرعی بە حەقیقەت هەر کارێکەوە ستەمی تیا بەرامبەر بەندەکانی خوا جا لە مستەوای فەردا بێ تاکا بێ یا لە مستەوای دەوڵەتی و حکوومەتا بێ یا لە مستەوای ئەحزاب و سیاسیا بێ هەمووی زوڵم ستەمە ئیتر کەم مافی تۆم خواریان تۆ مافی من خوارد بە تۆ دەوتێت زاڵم و بە منیش ئەوەی کە زڵمەکەی لێکراوە پێوتێ مەزڵوم زڵم لێکراوە کەواتە ئێستا خوتی بڵێن کورد لەم ڕۆژەیە و هاوڵاتیانی کوردستان کەوا بڕاوە گەورەترین زڵمە چونکە وەک گوتراوە ئەڵێ قطع الأرزاقي قطع الأعناق لا قطع الأرزاقي واتە ئینسانە گەردنی بڕن نەک ڕزقی بڕن کاتێک کە تۆ ڕزقی کەسێک گەردنە بڕێ بێ یعنی واتە بڕینی ڕزق و ڕۆزی خەڵکی ئیتر هەر کەسێک بیکە هەر لایەنی بیکە هەر حیزبێ بیکە هەر لە مستوای دەوڵەتابی هەر کەسێ بێ زوڵم مستەمە ئەمەی بەڕاستی کە ئەمڕۆ مسلمانانی کوردستان پێوە ئەدانان و قەیرانی دارایی و برسێتی و نەهامەتی و بە تایبەتی فەرمانبەران و مامۆستایان بەڕاستی هەر کەسێک کردبێتی و هەر کەس مستەبیب و هۆکاری بێ بەڕاستی کاری خراپی کرد و خوای تبارەک و تەعالایش انتقام و تۆڵی لێ ئەسێنێتەوە گومانەتیان نەبێ بەڵام وەکو ئەفەرمێت إن الله يمهل للظالم حتى إذا أخذه لم يفلته خوای تبارەک و تەعالا زاڵمان لەبیر ناکەم بەس مۆڵەتیان نەداتێ وردە مۆڵەتیان تاکە و لە پرێک کاکەگرتی بەری نادە و ئەبێ نەتیجەی زڵمەکەی خۆی بچێژێ و ئەبێ
تۆڵەی خی تبارەکەتا تۆڵی لێسنێت هەر لە دنیا دەڕیسوایەکە ئینشاء الله تعالی بۆیە بەڕاستی بڕینی ڕزق و معاش و ئەرزاقی خەڵکی کارێکی زۆر خراپە چ لە کوردستان سەوای کوردستانە بێ چ لە مەسەوای عێراق بیان هەر مستەوایەک شابێ ئەوە بەڕاستی زۆر مستەمێکی زۆر گەورەی و کەس ناتوانێت نکولی لەو بکا بڵێ ئێمە زەڵمی ینی ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین خەڵکێکڵێ بەشی خۆم بۆ خۆم بەشی تۆژ ئەخۆم بە چاوی خۆمان ئەیبینین خەڵکێکی ڕەش و ڕوت هەیە لە سابە سووسەی خەڵکی لە هەرێمی کوردستانە لەژێر چینی هەژاریەوەن خەڵکێک هەیە ئەمڕۆ خۆی دەوڵەمەند کردووە بە پارەی میلەت سەروەت و سامانی کۆ کردوتەوە ئەگەر سەیدنا عومەر رضی الله عنه ئێستا زینوو باە خوا لێ ڕازی بێ ئەو ئینەی لەسەر تەطبیق بکردای من ئەین لەکە هذا زۆر کەس لەژێری دەرناچێت لەبەرەوە بەڕاستی ئەمەی لە کوردستانە ئەگوزەرێ زوڵمێکی گەورەیە ستەمێکی گەورەیە و من ئەمەوێ ئەوەش بڵێن بەڕاستی ئەو وتەجوانەی شێخی ئیسلامی ابن تەیمیە خواری خۆش بێ کە ئەفەرمێ خوای گەورە و متعال دەوڵەتێکی زاڵمی کافر دەوڵەتێکی کافری عادل ئیدامە ئەدا کوفر بێ بەڵام عدل و دادپەروەری بڵاو بکاتەوە زوڵم نەکا لە خەڵکی خوای گەورە ئیدامەی ئەو دەوڵەتە ئەدا بەڵام وڵاتێک خۆی بناو بنێ مسلمان بەڵام عدل نەبێ و زاڵم بێ خوای گەورە و پەروەردگار ناهێڵێتەوە بەهۆی زۆڵم مستەمەکەی کەوایکە بەڵام کافرەکە با ئەگەر کافریش بێ بێ باوەڕەکەی بۆ خۆیەتی بەڵام مادەم عدل و دادپەروەری بڵاوەکاتەوە ئەو عدل و دادپەروەری ئەیهێڵێتەوە بەڵام ئەمەی کە خۆی ناوەنیە مسلمان و ستەم ئەکا زوڵم ئەکا خوای پەروەردگار ئیدامەی نادا و بەڕاستی ناهێڵێتەوە لە دنیا یعنی تەخشان و پەخشانکردنی ئەو پارەی میلەتە و شاردنەوەی ڕاستیەکان لەو میلەتە و خەڵکانێک هەتا بێ ڤە لا و قەست و کۆشکیان بەرەو سەر ڕۆ خەڵکێکی شەیە ڕەش و ڕوتە و نانی نییە ئەوە تا خاوەن پێداویستی تایبەت چەندێکە لەم کوردستانە موچەیان وەرنەگرتووە دایکی شەیدەکان چاوەڕوانی موچەند خەڵکێکی ڕەش و ڕوت کە هیچ کەسابەتێکی نەبۆی ئەو بێموچەیەوەکەوە وعدیاندا بەو میلەتە کە ئەو پنیوە مەعاشش کە ئەدرێ بە خەڵکی لە کاتی خۆیان جێبەجێەکەن ئەوەش نەدرا بە خەڵکی ئەمەش بەڕاستی ئەبێ بیرکەنەوە دەسەڵاتدارانی کوردستان دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بە هەمویان دەڵێن کە چیتر ئیتر زوڵم و ستەم نەکەن ئێمە کە باسی سەدامەکەین دەڵێن زوڵم و ستەمی کرد لەو میلەتە خۆیسا قورآن فەرمێ ئەوان لە جێگەی ئەو زاڵم و ستەمکارانە دانیشتون وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال أبوای ئێمە بیرمان لە زوڵم و ستەمی بەعز کردایەتەوە کە دەرباب حەق بە میلەتی ئێمەی کرد ڕۆڵەکانی شەهید کردین و مزگەوتەکانی وێران کرد خەڵکی ئاوارە کرد بەناو ئەنفال 8,000 بارزانی 5,000 شەهیدی هەڵەبجە ئەمە هەمووی زوڵم بوو خوای گەورە پەروەردگار بۆیە نەیهێشتەوە و تۆوی نەهێشت ئەمانی ژەمڕۆ بە شێوەیەکی تر زوڵم لەو میلەتە ئەکەن کە بەڕاستی ئەو زوڵمەش بە کۆتا ئەگا چونکە ئەم میلەتە چاوەڕوانی ئەوەیە ینی لە حکوومەتە چاکسازی بکرێ و چاوەڕوانی ئەوەیە ئەوەی کەوا گەندەڵە ئەوەی کەوا بەرز و خیانەتی کردووە ئەو زوڵمی کردووە لەو میلەتە ئەگەر لە دادگای دنیایش نەجاتی بێ لە دادگای قیامەت قەت ڕزگاری نابێ بەڕاستی خوای گەورە پەروەردگار زوڵمی لەسەر خۆی حرام کردووە ئینسانیش کە فەرمێ فەلا تەظالەموا زوڵم لە یەکتری مەکەن ئەنی دەیکەوا بێ بە زوڵمیش ڕازی نەبن کە کەسی بەژێر بە زوڵم ڕازی بێ وەکو قەومی فرعونی لێ فاستخف قومه فأطاعوه ینی قەومی فرعون قەومەکەی ژێر پێ خستە بوو گوێڕایالیشیان نەکرد بۆیە ئەمەوێ ئەوەش عەرزکەم ینی لە دادگای خوا هیچ کەسێک ستەمی لێ ناکرێ هەتا یاندارانیش ئەوەیە قورئان فەرمێ وإذا الوحوش حشرت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی حیوانێکی شاخدار و بێشاخێک شەڕیان نەکرد فەرمی ئەبوو ذەر ئایا ئەزانی ئەو شاخدارە بۆ لەگەڵ ئەو بێشاخا بە شەڕێ ئەوی وتی خوا و پێغەمبەری خوا ئەزان فەرمی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە حەقی ئەو بێشاخە سێن لەو شاخدارە لەو کاتەی کە هەموو گیاندارەکانش زین و ئەکاتەوە ئەم ئاەتەی خوێن وإذا الوحوش حشرت لەوێ کە حەقیان لێسنێ لەوێ ژیانیان کۆتایی پێهێنێ بەڵام ئینسانەکان کە زاڵم و خراپەکار بوون خوای گەورە پەروەردگار لە دۆزەخە ئەیان سووتێنێ لە بەرامبەر ئەو زوڵم و ستەمەی کەوا کردویانە هەر کەس بە گوێرەی خۆشی بە گوێرەی زوڵم و ستەمی خۆی